بەناوی پارێزگای هەڵەبجە و سەرجەم ئەندامانی ژووری خۆمان لە هەڵەبجە کە بریتینە بەڕێوەبەری گشتیەکان شارەوانی با بڵێن زایدەن تربیە زایدەن سەحا هەمومان بە خێراتنی برای بەڕێزمان کاک دکتۆر دارا وەزیری پلاندانان و برای ئایزمان کاک زاگرۆس و وەفدی یاوەریانەکەین دیارە ئەمڕۆ پیان خۆش بوو سەردانێکی هەڵەبجە بکەن لەو سەردانە بۆ کاری خزمەتگوزاری بۆ کاری وەبەرهێنان بۆ کارێکە خزمەت بە زیروکردنەوەی ژیانەوەی باری ئابووری ئەم شارە بکات حوزوریان نەبوو. ئێمە بە ئامادەبوونی ئەو برادرانی کە لەگەڵمان بوون لە بەڕێوەبەرە گشتیەکان و لە جەنابی با بڵێن مەسوولی ئەمیری زانکۆی هەڵەبجە و جەنابی قایمخام توانیمان دیالۆژێک بکەین لەسەر ئەو شتانەی کە پەیوەست و تەماسیان بە ژیانی خەڵک بە کۆمەڵانی خەڵکەوە هەیە لە بواری خزمەتگوزاریە، بواری کارەبایە، بواری ئەعمارە، بواری شارەوانیە، بواری تەندروستیە. دیارە بەڕێزیان پیان خۆش بوو بتوانن لەو قەیرانەشا کە وەزعێکی ئابووری ناجۆر هەیە لە هەرێم یا لە عێراق بتوان جێدەستیان دیار بێت. ئەمڕۆ بەیاوەری بەڕێز بریکاری وەزیری پلاندانان و تیمەک لە وەزارەتی پلاندانان سەردانی شاری خۆشەویستی هەڵەبجەمان کرد. خۆتان دەزانن هەڵەبجە هەمومان قەرداری هەڵەبجەین، شانازی بە هەڵەبجە و بە قوربانیەکانی پارێزگای هەڵەبجە و هەڵەبجەیەکان دەکەین. وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی پێمان بکرێت درێقی ناکەین لە بۆ خزمەتکردنی هەڵەبجە و هەڵەبجە بکەینە پارێزگایەک وەکو شارەکانی تر وەکو پارێزگایەکانی تری هەرێمی کوردستان کە بتوانین بنیەی تەحتیەتی باشی لۆ دروست بکەین. ئەوەی کە خۆتان زان لە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەست بەکاربوونی چەندەها پرۆژەمان بەگەڕخستەوە کە لە کابینەی پێشتر ڕاوەستاوە بەهۆی قەیرانی دارایی، بەڵام بەداخەوە مەوزوعی قەیرانی دارایی دووبارە کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد و بڕینی بودجەی لەلایەن حکوومەتی عراقی و هەروەها پەتای کۆڕۆنا وای کرد زۆربەی پرۆژەکان دیسان ڕاوەستیتەوە. هەدەفی سەردانیمە لەوە پارێزگای هەڵەبجە ئەوەیە کە بتوانین ئەو پرۆژانەی کە تەماسی مباشڕیان لەگەر هاوڵاتی هەیە لەگەر خزمەتگوزاریەکان هەیە کە پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت بتوانین لە ئایندەیەکی نزیکدا بەگەری بخێنەوە و هەروەها پرۆژەی نوێ کە پێویستە پرۆژەی استراتیجین لە بۆ بەگەرخستنی ئابووری زیاتر دامکردنی کەرتی تایبەت بەگەری بخێنەوە و هەموو هەوڵەکانی مە ئەوەیە کە بتوانین پارێزگای هەڵەبجە بگەینە ئاستە کە لە ئاستی داواکاری خەڵک بیتن و ئەوەی کە ئەو شارە ئەو پارێزگایە مستحقیتی بیگەینێ.